دڵتان پێی خۆش بێ بەڵام لەگەڵەوەشدا ئەم چەند ڕۆژەی ماوە بە تایبەتی ئیمشەو ئەبێ ئێمە بیسلمێنین بۆ خوا چونکە ڕاوەستان لە دیوانی خوادا سلماندنی عەبدایەتی خۆتە بۆ خوا گرینگەوەی ئەمشەو کێ دەتوانێت خوا لە خۆی ڕازیکە بە گریانەکانمان بە دوعاکانمان ئەمشەو چیتانە هەرچی مزگەوتێ مەڵێ کورتی کەرەوە توخوا بە عەزیەت نەخۆین بڵێ مامۆستا درێژی کەرەوە ناتوانم دانشم چونکە ئەزانی ئەمشەو چی شەوێکە ئەو شەوەیە کە دەفەرمێ کاتێ لەیلەت القەدر دادێ خوای متعال ئەمرەکا بە جبریل ئەی جبریل هەموو مەلایکەکان کۆ کەرەوە جاردە بستە سەر زەوی پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم نوکە دەرزیەک لەسەر زەوی نامێنێ ئیلا مەلایکەی گرێ دەوری ئومەتی پێغەمبەریەدا هەتا حەوت تەبەقەی ئاسمان هەتا بەیانی بە دەوری من و تۆدا دوعا دەکەن کاتەوە ئەو ئیمامە دوعاکە هەر من و تۆ نین لە مزگەوتێکا چەند کەسێ بین مەلایکەکانی سەر زەوی و ئاسمان هەمووی دوعاکەن خوایە لە ئومەتی محەممەد خۆش بە هەتا بەیانی لە مەکەی پیرۆزەدا بزن سەر زەوی هەموو دەگرن ئەپارڕێنە وەک من و تۆ ئەمانە بێرە سەر خەیاڵی خۆت خوای متعالش تەماشای هەمومان دەکا بەیانی دەگەڕێنەوە ڕەحیل جبریل فەرمێ مەلایکەکان وەرنەوە با بڕۆینەوە ئەمری خوا وایە تا بەیانیە کە گەڕانەوە خوای گیانە فەرمێ ئومەتی محەممەد چی دەکرد ئومەتی محەممەد لە چیا بوون خوایە گیان هەمویان بە پاوە ڕاوەستا بوون زەلامی وا بوو ئەختیاری وا بوو قاچی ژانێ کرد لە دیوانی خۆدا حەزی ناکرد دانیشێ منداڵی وا بوو بێ گوناح بێ تاوان دەستی بەردەکردەوە بۆ تۆ ئافرەتی داوێن پاک هاتبوو ماڵەکەی خۆی جێنابوو هەمووی لە دیوانی خۆتا ڕاوەستاون خۆت عەلیمی خەبیری پەروەردگارە خۆتە بینیەی پەروەردگارە ئەمانەی ئێمەی گێڕینەوە بەس بۆ ئەوەیە کە تۆ لە هەمووی دەزانی بۆچی هاتوون بۆ ئەوەی لێیان ڕازی بێی پەروەردگارە بەس بۆ ئەوەی یەک داوایەکیانەیە هەمویان بە کۆڵەگرین دەست بەرزەکەنەوە پاڕێنەوە هەمویان ئەڵێن خوایە بەس لێمان خۆش بە هیچمان ناوێ ئەی چی وەتەمای چین لێیان دوور خەمەوە ئەفەرمێ جبریلە فەرمیای خوای گیان داوا دەکەن یەک داوای تریانەیە ئەو داواش ئەوەیە کە لە ئاگری دۆزەخ نەچاتیان بدەی ئەڵێ مەلایکەکان ئێوە شاید بن خواجانە فەرمێ ئێوە شاید بوون ئەم شەوە لە ئومەتی محەممەد لە هەمویان خۆش بوون چی موژدەیەکی خۆشە ئێماینە چی موژدەیەکی خۆشە ئەمانە بە چای خۆت دەبینی یەک شەو چەند سەعاتێکی کەم خەیر و پاداشتێکی نەبراوەی باشتی لە قیامەتە و لە دنیاشدا 83 ساڵ و 4 مانگی تەمەن زیاد دەکات لەسەر تەمەن دامەزرێ بۆیە موسڵمان عەزیزەکان قەت وا نەزانین ئەم عیبادەتی